مانگا هەواڵی گەورەمانە ئەوڕۆ بەرنامە سفرەکشیری وەکو جاران پڕ هەواڵە گەڕاینەوە سەر ئەوەی کەوا دەنگۆی نوێ هەواڵی نوێ هەواڵی زۆر گەورەی نوێ State of Play PlayStation Call of Duty Last of Us هەر هەمووی گەڕایتەوە زۆر گرینگە دوگمە لایک دابگری بە پشتگیریکردن لە ڤیدیۆیەکە تاوەکو ڕەکەمەند بیلای هەر هەمووان لەو هەفتەیەک پێشانگای CES بەڕێوە چوو پێشانگەیەکی گەورەی تەکنۆلۆژیا زۆربەی کۆمپانیەکانی تەکنۆلۆژیا ئۆتۆمبیل وەروە گەیمینگیش بەشداریان کرد تەنیا فۆکس دەخێمە سەر ئەوانەی کە بواری گەیمینگ بەشداریان کردیە لە کۆنفرانسەکەی سۆنی باز دەکەم زۆر بابەتی گرنگیش تێدایە گەورەترینیان بە بڕوای من ئاشاکردنی ئینڤیدیا بوو ئینڤیدیا چەند گرافیک کارتێکی نوێ ئاشا کرد مهمترینیان لە بۆ گەیمەران هەرزانترینەکەیە وەروە گرانەکەشە هەرزانترینەکە RTX 3050 بوو نرخی $250 دەبی 8 گیگابایت ڕامی هەیە و دەتوانی بە ڕێی تریسینگ 6 فریم بە کواڵەتێکی باش یاری بکەیت کەشتەی زۆر باش ئەمە نرخی $250 ئەگەر بەدەستمانکەوی بێگومان جەماعەتی سکاڵپەرەکان لێ بگەڕێن بەدەستمانکەویتن بە $250 لە بەجدی زۆر باشە بە بڕای من بە ڕێی تریسینگەوە گرانەکەش 3090 TI ناشا کرد کە نرخی زۆر گرانە ڕام 24 گیگایە و لە بۆ زەبەلاکانی ناو پیسیە کە کورتکاستی ماماکامی لە بە هەمومانی ئەویان زۆرشمە پێینە بەڵام 3050ەکە لە بۆنگۆ پرۆفاقیر زۆر باش دەبی ئینشاءالله شتێکی زۆر سەرنجڕاکێش لەو کۆنفرانسانە بینیمان ڕێیزەر بوو کورسێکی ئاشا کرد کورسی گەیمینگ بەڵام هاپتیک فیدباچی هەیە هاوشێوەی کۆنترۆلەرەکەی PlayStation 5 چۆن هاپتیک فیدباچی هەیە لە هەموو شوێنە هەست بە هەزە دەکەی ئەو کورسێش عیب نەبی لە بنەوە لە پشتەوە هەزە لێت دەداتن مەسەلەن ئەگەر بۆکسەشی دادری پم بەڕاستی پێت دەکەویتن هەزە دەدەدا ئەو سەو لەوارە لەشتی باش بەکار بێ ئەنگۆشت دەتان ناسم ئەلپیسەکان لە بۆشتی خراپ هەستان لەشتانەیەگۆ کۆمپانیای ئینتێل نەوەی 12می پرۆسەسەرەکانی خۆی ئاشکرا کرد کە زۆر بەقوەتن رایزن بە هەمان شێوە چەند پرۆسەسەرێکی نوێی ئاشکرا کرد کە زۆربیان لە بۆ بەشی گەیمینگ یەکجار ناوازەنە و شتێکی دیکە کە زۆر سەرنجڕاکێشە مۆنیتەرێکی گەورە و زەبەلای کۆمپانیای سامسونگە بەناوی ئۆرسی ئارک کە قەبارەیەکی گەوری هەیە تاوەکو 55 ئینچ بەرز دەبتەوە یاخود کیاسی 55 ئینچی هەیە 4K 240 هرتزە و دەتی مەڵتی تاسکی لەسەرکی وەروە دەتوانانی بەشەی هۆریزانتەڵ عامودی دای بنێ لە بە گەیمەران تۆپە بەڵام نرخیشی زۆر گرانە بەڕاستی بە هەمومان ناکردرێت دوور لە گەیمینگ شتێکی بچوو کە زۆر سەرنجڕاکێشە کۆمپانیای BMW بوو ئۆتۆمبیلێکی نوێی ئاشکرا کرد بە ناوی ناوەکەی بزەبت نازانین بەڵام تەکنۆلۆژیاچیان بەکارهێنێ بە ناوی ئینک واتە حبری ئەلکترۆنی ئۆتۆمبیلەکە دەتوانین ڕەنجی خۆی بگۆڕی ئۆتۆمبیلەکە وەکو فلاش دەتوانانی فلاش بکە سیارەکە لێ دووربی و ڕەنجی خۆشی بەردەوام بگۆڕی کە شێوشی یەکجار سەرنجڕاکێشی هەیە بەڵام ئەکیدم لەوەی کە نرخی زۆر گرانە بینەوە جەماعەتی خۆمان کۆمپانیای سۆنی کۆنفرانسی کرد کۆنفرانسەکەشی بچووک بوو تەنیا دوشتی ئاشکرا کرد تقریبا سێشتی ئاشکرا کرد یەکەمیان PlayStation VR 2 بوو نەوەی نوێی PlayStation VR لۆگۆیەکیان ئاشکرا کرد کە تەنیا ڕقم دووجە لە بۆ زیادکردی PlayStation VR 2 بەڵام ماسفاتەکانی زۆر میهم بەڕاستی عدەسەکەی چاوی ئەو هێدسێتێکە لەسەر دەکە کە شێوەکەی هێشتا ئاشا نەکرێت عدەسەکە لەسەر دەکەین هەر چاوی پیکسڵەکانی 2000 بە 2040 واتە هەر چاوی و بە گشتیشی هرتزەکەی لە 90 تاوەکو 120 هرتزە کە زۆر پێشکەوت و سەرنجڕاکێشە و پێویستت بە PlayStation کامیرە نابینەوە پاش لە بەرەوەی خۆی تراکی تێدایە سیستمەکە و ئای تراکی تێدایە واتە دەتوانی لەگەڵ چاوت بجوڵێتن کە سەیریشتەکان دەکەی چاوت تراک دەکاتن و فیلد ئۆف ڤیوەکەی 110 دیگریە و وەکو پێشتر نییە چەند HDMI تێبخی یەک کۆمەڵە کێبڵ لەگەڵ بێتە خوارێ تەنیا یەک کێبڵت دەوێت USB Type-C بەهێزان شاهندەکە عینەک شاهندەکەم پاوەری دەداتێ و هەم داتاش دەگواستەوە لە ڕێگەی PlayStation 5ەکەتەوە دەبەستیتەوە تەنیا لەگە PlayStation 5 دەکە PlayStation VR 2 و هاپتیک فیدباچی تێدا لەسەر کۆنترۆلەرەکان بەگشتی PlayStation VR 2 پێم وایە نەوەیەکی نوێی VR دەبی هەرچەندە لە PC VR بەهێزمان هەیە بەڵام ئەویان لەوان نرخێکی گونجاو وەکو کۆنسۆل بەڵام ئەو کۆنسۆلەکان نرخی $400 $300 دەبیتن لە هەموو خەڵکی لەوانێ بەردەستبی بەڵام هێشتا زانیاری نوێ زیاتر لە ستەلوتان باز دەکەم چێن دەزانین یەکەم یاریشمان لە بۆ ئاشاکرد لە بۆ PlayStation VR 2 یەکجار سەرنجڕاکێش و ناوازە دەبێتن بێگومان ئەو یاریە بەناوی Horizon Call of the Mountain Horizon Call of the Mountain یاریی سپین ئۆفە واتە لە ناو جیهانی هۆرایزنە بەڵام بە کارکتەری ئەیلۆی گەمەی ناکەی کارکتەرێکی تەواو نوێیە بەڵام دەڵێ ناو یاریەکە ئەیلۆی تێدایە زۆربەی کارکتەرەکانی دیکە دەگەڕێنەوە چیرۆکێکی تایبەت بەخۆی هەیە و یاری دەکەیت تەنیا ئەوە نیە دانیشی لە ناو بەلەمەشی تەمشە ساردەوری خۆت بکەیت یاری دەکەی بە تەواوەتی یاریێکی تەواوە تەنیا لەسەر PlayStation VR 2 بەردەستیوە دەنگۆشەیەکەوە یاریێکی گەوری وەکو Half-Life Alyx لە بۆ PlayStation VR لەگە بڵاوبوونەوەی بەردەست بیتن وەتی یاری گەورە زەبەلای VR لە بۆ PlayStation VR 2 بەردەست دەبێت قسەکردن لەسەر هۆرایزنی گەیمەرانی خۆشەویستی کوردستان زانیاریمان لەسەر هۆرایزن Forbidden West وەرگرت لە ڕێگەی ترێلەرەکەەوە نیشان دەدرێت کە تەنیا قارەی ئەمریکای تێدانیا و جارە کیشوەری ئەمریکای تەنیا تێدانیا کیشوەری دیکەی تێدایە
ترایب یاخود گەلونەتەوە و قەبیلەی دیکەی تێدایە ناو جیهانەکەەوە دەوڵەمەندترەوە کارکتەری نوێی تێدایە تەنانەت تقریبان لێکچوونەکەی لە بینی ئەو یاریە و ڕێد ڕەدەمشن دوو لە ڕێگەی ژیانی NPCەکان واتە تەنیا گەر بێت توتەشە NPCەکان کە NPCەکان سووری ژیانی خۆیان هەیە دەستنە سەرکار دێنەوە ماڵەوە ڕۆژانە شتی جیاواز دەکەمەوە NPCەکان کاریان هەیە کە شتێکی 1000 کە دنیاەکە زیندوتر بێ بڕیارە لە هەژدەی دوو یاری Horizon Forbidden West لەسەر PlayStation Xbox بڵاو بگرێتەوە لە چەناڵی ژیریش ئەکید هەموو یاریەکە دەبڕین ئینشاءالله دوو هەواڵی گەورەمان لەسەر Last of Us هەیە هەردووشیان دەنگۆیە بەڵام دەنگۆیەکان زۆر نزیکن لە ڕاستی لەبەر ئەو کەسەی قسەی کردی دەڵێ زانیاری تەواو لەلایە و قسەکانی زۆر ڕاست بووە یەکەمیان باسی The Last of Us ریمەیکی بکەین یاری The Last of Us پاریش لە بۆم باسکرد لە بەرنامە سفرەشی ریمەیک دەکرێتەوە تا دووبارە دروست دەکرێتەوە بە گرافیکی نوێ لە بۆ PlayStation 5 هەرچەندە دەنگۆی هەیە لە بۆ PlayStation 4 بەردەست بی بەڵام هێشتا نازانین بەپێی ئەو دەنگۆی نوێیانە بیتن The Last of Us ریمەیک ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە تەنیا دەڵێ 3 ساڵە کاریان لەسەر کردیە بە ساڵێک و نیویشە بە دیڤلۆپمنت بوویتە فەرمیوەتە بە تەواوەتی کار لەسەر دەکەن هەموو ستافەکە کار لەسەر دەکاتن یاریێکی هەمان یاری دەبێتە چیرۆک دەستکاری ناکرێت شتەکان هیچ شتێک دەستکاری ناکرێت تەنیا گرافیکیان بەرز کردیتەوە فیدلیتی بەرز کردیتەوە تێکسچەر بەرز کردیتەوە موشن کاپچەری کارکتەرەکان بەرباشتر کرایە وەروەها دموچای کارکتەرەکان زۆر کواڵیتی بەرزتر کردیتەوە واتە هاشەوی The Last of Us 2 لە بۆ Last of Us وەکو گرافیک ئەو ساڵ لەوانەیە بڵاو بکرێت من پێم ئەو ساڵ بڵاو دەکرێتە ساڵەسەد لەبەرەوەی ناتی دۆک ئەو ساڵ شتێکی گەورەی نابیتن تەنیا ئەو یاریە بچووکانە دەبیت لەگەڵ The Last of Us 2 مڵتیپلەیەرەکەش ئەو ساڵ دەنگۆیەکی گەورە هەیە کە بڵاو بکرێتەوە هەرچەندە دەبایە پار بڵاو کرابەوە بەڵام دواخرا نازانم بەرچ کە بەرنامەکانی سفرێژی لەوە باسکردن Last of Us 2 مڵتیپلەیەر پێشتر The Last of Us مڵتیپلەیەرمان هەبوو بەناوی Factions بەڵام ئەو جارە دەڵێن تۆزێک جیاوازتر دەبی لە هەفتەیە لە مقابلەیە یەکێ لە کاربەندەکانی ستودیۆ ناتی دۆک دەڵێ ئەمە زۆر سەرسامین بە یاری فۆرتنایت بەڵام ئەو قسەی ئەومانای نادە کە The Last of Us 2 مڵتیپلەیەرەکە بەکو فۆرتنایتی دەبی بەڵکو ئەو قسەی ئەومانایی دەدا ئەوان حەز دەکەن ئایدیا و بیرۆکەی یاریی ئۆنلاینی وەکو فۆرتنایتی کە زۆر سەرکەوتووە هەندێک بیرۆکەی باشی لێوەربگرن لە یاریەکەی خۆیان باشتر نیشانی بدەن هەردوو یاری هەم Last of Us ریمەیک و هەم Last of Us 2 مڵتیپلەیەر ئەکیدیم یەک ئەکیدی 100% بەڵام ستا 99 ئەکیدی ساڵ بڵاو دەکرێن ئینشاءالله هەواڵەکە مێنە سەر Days Gone یەکێک لە پەرەپێدەرەکانی یاریەکانی Days Gone یەکێک لە پەرەپێدەرەکانی ستودیۆ بن ستودیۆ لە مقابلەیەک دەڵێ یاریەکە تاوەکەسە زیاتر لە 10 ملیۆنی لێفرۆشرا و هەرچەندە لە هەندێک سای دەڵێت 8 ملیۆن بەڵام بە قسەی خۆی دەڵێت 10 ملیۆنمان لێ فرۆشتیە بەڵام سۆنی ڕازی نەبووە بە شەشکی لە یاری Days Gone دروست بکە لەبەرەوەی کاتێک کە بەراوردیان کردێت لەگەڵ یاریەکانی دیکە بۆن God of War Last of Us Ghost of Tsushima Death Stranding کەمتری لێفرۆشا لە سەرەتا و ڕەخنەگرتنیش زیاتر بوو لە یاری Days Gone بەهۆیەوە کێشی تەکنیکی هەبوو بەڵام ئێستا کار لەسەر یاریی تاوا نوێ دەکەن نیو IP یاریی ئەکشن دەبیتن هەرچەندە دەنگویەک هەیە کەەوە یاریەکان ئەو یاریە ئەو جارەکە دروستی دەکەن کامری کەسی سێمی ئەکشن ئەدڤێنچەری ستایلشی تێدا کە زۆر نوێ لە ڕووی تەکنیکی ڤیدیۆ یاری کێشتا بزەب نازانین ئەو قسەی معنای چییە بۆتە چ دەبی بەڵام تەنیا دەزانین کات تەکنیکێک بەکاردێنین تاوەکوێستە لە هیچ یاریێک بەکار نهاتیە چاوەڕێنە زانیاری زیاترن بەدەستکەی پێتان دەڵێن بێمەسە Spider-Man okay my favorite superhero of all time Spider-Man هەواڵەتیشم هەیە لە Spider-Mani ئەیژەوەیەکەوە دەنگۆیەک هەیە دەڵێ Spider-Man لە سەرەتای یاریەکەوە هەر جلکە کە کۆی دەکەیەوە هەمان جلک یاخود هەمان پۆشاکی Spider-Mani بە ڤێژنی ڤێنەمیش بەردەست دەبی واتە مەسەن هەر ڕەنگێک هەر حرەکەیەک لە Spider-Mani بەدەست کەویان جیهانی یاریەکە کۆی کێوە بە ڕەنج ڕەشیش یاخود بە ڤێنەمیش بەردەست دەبی لە بەدواتە لە سەرتاوە بە هەردوو جلوبەرێک دەتوانانی یاری بکەیت ئەجا ئەو قسەیەوەمانایە دەداتن کەەوە ڤێنەم لە سەرتاوە تووشت دەبی لەوانەیە قسەیەمانەیە بدە بەڵام بزە بە سەڵەسەتە نەخێر چاوەڕێنە زانیاری زیاتر وەربگرم و پێتان دەڵێم ئینشاءالله بێمە سەر دەنگۆیەکی یەکجار گەورە و زەبەلاعکە و هەفتەیە بڵاو کراوە لەسەر State of Play هاوڕێیان God of War Ragnarok و State of Play سۆنی کۆنفرانسی CES بەشداری کرد پێم سەیر بوو بەشداری کرد بەڵام بەشداری کرد مهم پاری ژوایان کرد پێرای ژوایان کرد هەم ساڵێ بەدەکەن بە پێی دەنگویەکی نوێبی لە مانجی 2 تاکو مانجی 3 State of Play-ی نوێ دەبینێن واتە سەرەتای کۆرتەر یەکەمی دەدەن هەم ساڵێک کۆرتەر یەکەم PlayStation State of Play-ی عادەتەن هەر هەیە بچووک گەورە بەڵام یە ساڵ لەوانەیە گەورە بیتن ئەگەر لە بیرتان بی هەفتەی ڕابردووتم God of War Ragnarok لەوانەیە زووتر بڵاو بکرێتەوە لەو وادەی کەمە بیری دەکەینەوە بەهۆی ئەوەی کەەوە لە سعودیا ڕێیتین کریا لە بۆ موجب هەژدەی کەواتە یاریەکە تقریبا ئامادەیە تەنیا مایە ببتە گۆڵد کە بۆ گۆڵد بتەوە لە سەدی سگدارێ ئەو کاتی دەزانکەوە لە خلاری ماگ دوومانج بڵاو دەکرێت بە پێی دەنگۆی نوێیەکە بیتن State of Play دەکرێت هەم Last of Us ریمەیکی تێدا نیشان دەدەن هەم Last of Us 2 مڵتیپلەیەرەکەی تێدا نیشان دەدەن و هەم گەیمپلەیەکی دەخولەکی یاری God of War Ragnarok تێدا عرض دەکەن کە ئەوەیان یەکجار نازدار دەبی ئۆکەی بینە پێش چای خۆتان هەموو یوتیوبەرەکان هەر پێنجمان بێکەوە لەگەڵ مامە حەمە و ئاکام و زانا و
میری دانیشین ریاکشن لەبۆ دەخولێک لە God of War Ragnarok چی بکەین شتێکی زۆر سەرنجڕاکێش دەبێت لە مانجی 2 دەڵێن لە مانجی 3 State of Play دەبینین دەخولەکێک لە گیمپلی یاری God of War دەبین ئەو دەخولەکە چەند یاریەکە دەبین من پێم وایە سەرەتا یاریەکە دەبێت لەبەرەوەی شتی گەورە سپۆیل ناکەم من پێم وایە تەنیا لەوانێ شەڕی فریای بشامدەن لەبەرەوەی لە کۆتایی God of War یەکی God of War 2018 لەتەن سپۆیل ناکەم شتێک ڕوویدا لەوانێ فریا ببینین لەگەڵ Kratos و ئەیتریەسی بەشەڕ بێت چاوەڕا من زانیاری نوێمان بەدەست دەکەوینەوە پاش هەموو هەفتان زانیاری گەرم لەسەر State of Play God of War لە بۆتان کۆ دەکەمەوە پێتان دەڵێم بێمە سەر جەماعەتی Xboxی هەواڵی زۆر خۆشمان لەسەر Xboxی هاوڕیان لەو هەفتەی Ubisoft بە شێوەیەکی زۆر سپرایز ڕایگەیاند کەوە یاری Rainbow Six Extraction لە ڕۆژی یەکەم لە 28 یەک لەسەر گەیم پاسی بەردەست دەبێت ئەو یاریە کە دەبیرتانە لە E3 پاریش لەگەڵ جەماعەت لە لایڤ ستریمەکەی وتمان یاریشی ئۆکەی دیارە بەڵام پێویستە بەخۆڕایی بێ و یاریە تا گەیمەر زۆر تاقی کاتەوە لەبەری کەس $60 بە یاریەک نادا مڵتیپلەیەرێکی PvE بی بەرامبەر کۆمپیوتەری گەیمکی بەڵام لەگەڵ هاوڕێکانت بێکەوە بەرامبەر کۆمپیوتەری گەیمکی ئەو تۆچەکە و یاریانە هەموو کەسێک پارەی پێ نادا $60 پێ نادا Ubisoft دەڵێ ئۆکەی ئەگە گەیم پاستەیە لە خۆتان یارە لە 28 مانگ بەخۆڕایی تاقیە وەروەها Ubisoft ڕایگەیاند خزمەتگوزاری Uplay Plus یاخود Ubisoft Plus چکە هەردوو ناوی هەیە ئێستا بزانم کریتیانە Ubisoft Plus بە تەواوەتی لەسەر Xboxی بەردەست دەخەن نایخێنە ناو گەیم پاسی وەکو سێڤەرێکی یاخود سێڤیسێکی جیاواز دەبینە ناو Xboxی دەتوانی مانگانە بەخۆی لەسەر PC بە $5 بەس لەسەر Xboxی بەچەند دەبی بزەبت نازانم زیاتر لە 100 یاری هەموو یاریەکانی نەک 100 یاری هەر یاریێکی Ubisoft نوێ بڵاو بکرێتەوە کۆنەکانیشان لەو خزمەتگوزاری بەردەستە ئەگەر عاشقی یاریەکانی Ubisoft لەو خزمەتگوزاری هاوشێوەی گەیم پاسێ بەڵام تەنیا یاریەکانی Ubisoft تێدایە بڕیارە ئەو هەردووچی هەم ئەکستراکشنەکە لەو مانگەی و هەم Ubisoft Plus لەو چەند مانگەی داهاتوو بەردەستبی لەسەر Xboxی واتە نایەتە ناو گەیم پاسی وەکو EA Play جیاوازە هەواڵێکم هەیە لەسەر E3 2022 E3 یەکەی ئەو ساڵ کە لە مانجی شەش و ئەوانە ئەنجام دەدرێتن هاوشێوەی پارساڵ بە شێوەی ئۆنلاین دەبی واتە کۆمپانیاکان لە شوێنە کۆنابنەوە خەڵک بەشداری ناکە تەنیا بە شێوەی ئۆنلاین دەی پاری ژوا بوو پێراری ژوا بوو بەداخەوە کە زۆر ناخۆشە خەڵک لەوێ ئامادەبی ستودیۆ خۆشتە دەوی بێگومان واتە ئۆنلاینەکە بە فەرمیە بەڵام دەنگوەیەکەیەکوا دەڵێ مایکرۆسۆفت گەورەترین E3 خۆی لەو ساڵ ئەنجام دەداتن تۆنێک یاری نوێ گەیمپڵی یاریەکانی خۆی ئاشا دەکاتن کوتم ینی دەزانین کە مایکرۆسۆفت تۆنێک ستودیۆ هەیە تۆنێک یاری نوێی ستودیۆیەکانی خۆی عرض دەکات مایکرۆسۆفت دەڵێ ئەوە ساڵی منە بە پێو دەنگوێ بیتن تۆنێک یاریمان پێشکەش دەکات چمان دەوێ ئەمەش ئەومان دەوێت پلیستیشنیش ئەکیدم لەوەی وەکو پێشبینی خۆمە پلیستیشن ئەکیدنەوەی زیاتر لە 3 یاری نوێمان ئەو ساڵ پێدەناسێنی لەوانەیە لە دواتە بڵاو بکرێتەوە 2025 و 26 و 27 دوای خەبەری ئەو ڕۆمان لەسەر Call of Duty 2022 Call of Duty ئەو ساڵە 2 ساڵە Call of Duty لە چێشەیە فرۆشەکانی ساڵ بە ساڵ چل لەسەر دادەبەزیتن هۆکارەکەشی بەوەی دەکردەوە کەوا بیرۆکەکانیان هەمان شتە هەرچەندە چیرۆکەکی گەیمەران شڕۆشی Call of Duty تاوە کەستا بەشەی لە شێوەکان بەدڵە بەڵام مەڵتیپلەیەرەکە دەڵێن دووبارێ ریسایکڵە بەپێی دەنگۆیەکی نوێ بیتن Call of Duty ئەو ساڵ تقریبەنەوە دەنگۆ نییە زۆر پێشتێش باسم کردی لە بەرنامە سفرێکژیری تقریبا دەنگۆیەکی دووبارە کراوەیە کەواتە لەوانەیە بتە ڕاستی Modern Warfare 2 دەبیتن ریمیک دەبیتن یاخود بەشی دووەمی Modern Warfare 2019 دەبیتن وە بزانم چۆن ئەو یاریان ریمیک کردەوە پێم وایە Modern Warfare 2 ریمیک دەکەن هەرچەندە Modern Warfare کاتەکە ریماستەر کرا پێم وایە پێویستی بە ریمیک نییە بەڵام لەوانەیە ریمیکی بکەنەوە تەنان دەڵێن ماپەکانی Modern Warfare کۆن Modern Warfare 2 کۆن ئەو جارە دەگەرێتەوە لە بە مەڵتیپلەیەرەکە کە پێم وایە گەیمەرێکی زۆری Call of Duty عاشقی Modern Warfare 2 وەکو خۆم یەکم لەو کەسانێکە چڕۆکەیم زۆر بەدڵە مەڵتیپلەیەرەکەی زۆر نایە بە ماپەکانی لەوانەیە شتەشی لە بابەتە ببینینەوە ساڵ Call of Duty بەزەخمی بێتەوە ناو دنیای ڤیدیۆ گەیم هەواڵەکانی ئەو ڕۆمان خۆش بوون پڕزانیاری بوون شتی خۆش تێدا بوو دەستپێکەکی گەورەی لە بۆ 2020 چاوتان ماز دەکەم دوگمێ لایک سبسکرایب تکا لە بیرنەکان تاڵکەی چی دیکە سلام علیکم ورحمة الله وبركاته ژیانی تۆی قوتابی پڕێتی لە خۆشی و چالاکی هەر بۆیە فاستلینک سیمکارتی خێراترین ئینتەرنێتی بۆ تۆ کردووە بە بێ بەرامبەر هەر ئەوەژنا 3 گیگابایت دیاریت پێ دەبەخشێت و ژیانت خۆشتر و ئاسانتر دەکات ئیتر تۆی قوتابی لەگەڵ فاستلینک خێراترینی